هەندێک کات تاکە هەنگاوێک تەواوی ژیانت دەگۆڕێت، هەندێک کات تاکە هەنگاوێک دەواازەیەکی نوێ بەڕووی داهاتوتدا دەکاتەوە. دەتوانن ئەم هەنگاوە لە ڕێی دەواازەی قوتابخانەی نێودەوڵەتی ڕووناکی ڕایسەوە هەڵبگرن کە کواڵەتی کردوتە بنەمای سەرەکی و مەتمانەی نێودەوڵەتی وەرگرتووە. لە میانی گەشتی قوتابخانەی سەرەتایی بۆ زانکۆ، قوتابخانەی نێودەوڵەتی ڕووناکی ڕایس خوێندنێکی کواڵەتی بەرز بە ستانداردی نێودەوڵەتی پێشکەش دەکات، ئەویش بە بەکارهێنانی سیستمی خوێندنی ئەمریکی و سیستمی ئامادەکاری سات. ڕایز لە هەردوو بەشی کوڕان و کچان ستانداردێکی بەرز بۆ پرۆسەی خوێندن بە زمانی ئینگلیزی دەستەبەر دەکات لە ڕێستافێکی شارەزای نێودەوڵەتی کە مامۆستای بیانی تێدایە، هەروەها لە ڕێی ئەنجامدانی چەندین چالاکی جۆراوجۆری تایبەت کە بۆ فراوانکردنی توانای قوتابیەکان دانراوە. ڕایز نەوەیەک بۆ داهاتوویەکی پارێزرا و ڕووناک ئامادە دەکات. ڕایز بۆ بینینی جیاوازی و سوودبینین دەواازەکانیت بۆ دەکاتەوە. لەگەڵ ڕایز ستانداردەکانت بەرزتر بکەوە. ناونیشان هەولێر ڕێگای مەسیف فیوچرستی. ژمارەی پەیوەندی 0750 810 2011.